فەرەیدون بە هیوایە نەشتەرگەری چاندنی گلێنەی چاوی جارێکی تر بینینی ئاسایی بۆ بگەڕێنێتەوە. ئەو یەکێکە لە بەرکەوتووەکانی چەکی کۆکژی کیمیاوی لەگەڵ 7 قوربانی دیکەدا بۆ ئەنجامدانی نەشتەرگەری ڕوویان لە شاری کەربەلا کرد. من لە شاناقسێ بەرکەوتم لە شاناقسێ بەرکەوتم ڕەمانبەر بۆ کەربەلا بۆ عیلاجی چاو بۆ گۆڕینی گلێنەی چاو. وەڵای بینایی چاومی دەبا ئەگەر ئینشاڵڵا ئەمە نەجاحەت بێنێ ئینشاڵڵا بەشکم بیناییمان بۆ بگێڕێتەوە. یارە من هەتا ئێستا 18 جار چوومە تاران. ئەم 18 جارە کە چووم ئێساش بۆ برادران باس کرد ئێمە کە دەچین بۆ یەکانە یەکەم جار بەس فەحشوشتمان بۆکەن دوایی ئەنجا وەردە بنیاتی قەرەنی و ئەو شوێنی کە تەنک بێ قەرەنی لەسەر نەوەستەوانە بۆ دانێنەوە و بۆ ئەوی کە قەرەنەکە لەسەر بوەستەیە. ئێمە لەوێ کە قەرەنیمان بۆ دانرێ تو ئەو کە عەمەلات و شتەکانمە بۆ کرێ ئەنجا بێ بەردەوام سەردانی دکتۆر بکەینەوە. ئەگەر بێت و سەردانی دکتۆر نەکەینەوە زۆر احتیمال لە چاومان دەست بدەین. لە کۆی 64 بەرکەوتەی چەکی کیمیاوی حکوومەتی عێراقی فیدراڵ لەم قۆناغەدا تەنها ناشتنی چاندنی گلێنەی چاو بۆ ژمارەیەک لە بەرکەوتووەکان دەکات. لە کۆی 19 بەرکەوتوچەکی کیمیایی ئەمڕۆ نزیکەی 10 بەرکەوتیان سەردانی شاری کەربەلا نەخۆشخانەی زین عابدین دەکرێن بۆ چاندنی گلێنەی چاو و ئەو ستافەشی کە دیەن نەشتەگەریەکان بۆکەین ستافێکن لە وڵاتی رووسیا و لوبنانەوە هاتوون نەشتەگەریەکان بۆکەن. ئەو بەرکەوتوانەی دیکە کە ئامادەنین لە کەربەلا نەشتەرگەری چاندنی گلێنەی چاویان بۆ بکرێت داوایان کردووە لە وڵاتی ئێران کە ئەزموونی سەرکەوتنیان لەم نەشتەرگەریەدا هەیە بۆیان ئەنجام بدرێت کە ژمارەیان 11 بەرکەوتەیە. بودجەی نەشتەرگەریەکە حکوومەتی عێراقی فیدراڵ لە ئەستۆی گرتووە. قوربانیانی چەکی کۆکژی کیمیاوی داواکارن بەردەوام چاودێری دۆخی تەندروستیان بکرێت ئەگەر نا بە دوواداچوون و پشکنین نەبێت دوای نەشتەرگەریەکە ئەگەری بە یەکجاری لە دەستدانی بینایی چاویان هەیە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.